یاریەکانی هەفتەی 19ی خولی نایابی کوردستان کۆتایی هاتوو یانەی پێشمەرگەی سلێمانی دوایی بەرامبەربوونی لەگەڵ زاخۆ زیاتر مەترسی دابەزینی بۆ ڕیز یانە پلەیەکان نزیک بوویەوە. یارەکە و پێشمەرگەکانی سلێمانی زۆر گرنگ بوو بۆیە هەر لە سەرەتا یاریەکەەوە بەهێرشکردن دەستیان بە یاری کرد. بەڵام پەلەکردنی یاریزانەکانی و کەم ئەزمونیان هەروەها بەهێزی گۆڵچی یانی زاخۆ ڕێگر بوو لە سەرجەم هێرشەکان. لە بەرامبەریشدا یاریزانی زاخۆ نەیانتوانی سوود لە چەند هێرشێکی مەترسیدار بینن کە ئاراستەی گۆڵی خاوەن یاریگایان دەکرد. بەڵام هەردوویانە گۆڵیان تۆمار نەکردەوە و تایمەش بە بێگۆڵ کۆتایی هات. تایمی دووەم بە هەمان سیناریۆی تایم یەکەم دەستی پێکردەوە چەندە ڕاهێنەری هەردوویانە چەند گۆڕانکاریەکیان کرد بۆ گۆڕینی ئەنجامەکە بەڵام لەو تایمەشدا نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و لە کۆتاییشدا یاریەکە بە گۆڵ کۆتایی هات. بەوە ئەنجامەش یانەی زاخۆ چووە پلەی پێنجەم بە 26 خاڵ و پێشمەرگەی سلێمانیش بە 11 خاڵ لە دوای تیپی ڕیزبەندی خۆی دەوینێتەوە و شان بەشانی بروسک نزیک بۆتەوە بۆ دابەزینی بۆ ڕیز یانە پلەیەکەکان. ئەنجامەکە وەکو بینیتان یەکسان بووین هەردوو شەوتەکە بە یاری بە فرسە لە زاخۆ باشتر یاریێکی باشمان کرد فرسەی زۆرمان لە دەسا ئەوەشەی گەڕێنەوە بۆ شانس لەگەڵمانان نییە ئیتر نازانم چۆن تعبیری کەم ئێمە هەر هەوڵی خۆمانین بۆمانەوە لەو ئەرکەکە قورزوە لە سەرمان بەڵام شانس لەگەڵمانانیاژنە هەموو یاریەکان وەکۆشی بین ئەدای باش پێشکەشەکەین فرسە زۆر لە دەستین ئەوەش مۆفەق نەبوون یاریزانەکان ئەوانش حەزەکەن گۆڵکەن ئەم ڕازینە ئەگەش بەرە چەندێژی ئەوە پرۆگرامێک مەدەیناتیا بوو کو یاریزانێت باژێرە زاخۆ چێ بنەکەرە تەماشای ئەم یاریە بکیە هەموو یاریزانێت باژێرە زاخۆنە ئەوە هەدەفەمە مەرەمەمە ئەو ئاستی پێشکەشکی هەتا و کەژی هەتا ئەمڕۆ پلەی چوارەم بی ئەم ژێرازینە چونکی ما دەوێت یاریزانەکەی تازە یانێ باژێرە زاخۆ ئاوا کرد. نه ئەم ڕاستی ئەم یاریان ناڕازی نەبین چونکی لازمە سەرکەوتن تۆمار کرد با بڵێ ئەوە توپا پێەیە ئەوە لازمە پێشکەش نەکرد ئەوە سەرکەوتە نوێنێتە.